دەم باش تەماشەوانێنی جام سەرنجام دوایی زیاتر لە 35 ڕۆژ لە بەرگری سەختی یەپەگە و یەپەژە لە شاری کوبانێ لە ڕۆژاوای کوردستان دوای ئەوە کە ئەم بەرپرسەکانی کانتۆنەکە چەندین جار داوای هاوکاریان کرد بۆ ئەوەی کە لە هەر چار لایەوە دوورپێش دراوان لە لایەکەوە دەوڵەتی تورکیا بە شێوەی دەرگاکان کراوانیە حتا بۆ یارمەتی مرۆڤیش بگاتە کانتۆنی کوبانێ و لە سێ قوڵی دیکەشەوە لەلایەن چەکدارانی داعش بە توندی گەمارۆ درەوەن و شەڕیش لەم 35 ڕۆژە بەردەوامە لە کانتۆنی کوبانێ بێگومان لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستانی چەند جار داوا کراوە کە ڕێگای بدوزرێتەوە بۆی یارمەتی چەکی ڕەوانەی کوبانێ بکێ سەرئەنجام ئەمڕۆ یارمەتی بەوا بەڵاوکرایەوە کە بە یارمەتی ئەمریکا هێزە ئاسمانیەکانی ئەمریکا یارمەتیە مرۆیی و سەربازیەکانی هەرێمی کوردستان گەێنرایەوە بۆ کانتۆنی کۆبانێک کە ئەمە شەکو بەرپرسە سەربازیەکانی یەپەگیاڵێن ئەکرێ ئەمە تەوازنی هێز بە تەواوەتی لە بەرژەوەندی یەپەگە و شەڕڤانان لە کانتۆنی کوبانەیە بەرامبەر بە داعش بگۆڕێ بەڵام ئەوەی جێگەی تێبینیە لە هەرێمی کوردستان سەرنجوو بووچوونی جیاواسەیە لێرە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاندراوی بەڵاو کردوتەوە کە دەستێکی باڵا هەیە لە گەیاندنی ئەم یارمەتیە لەمان کاتە سەرۆکاتی هەرێمی کوردستانیش بەیاننامەی بەڵاو کردوتەوە کە ئەمە وەکو مزایدە بەناو کردووە بەهەرحاڵ ئەم یارمەتیانە لە هەرێمی کوردستانەوە ڕۆیشتون لە هەرێمی کوردستانەوە ئەم لێکدانەوە لەسەر ئەم یارمەتیانە تا چەند تەسیری هەیە بەتایبەتی لە ئێستاژدا کە سیرکەین لە شنگالەوە تا گاتە جەلاولاو لە هەموو قوڵەکانی باشووری کوردستانەوە چەکدارانی داعش بەڕێبەیانی ئەمڕۆ بە شێوەیەکی لە یەک کادا بە شێوەیەکی تۆنت هێرشیان بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان دەست پێ کردووە کردنەوەی ئەم میحوەرەی باشووری کوردستان هەرێمی کوردستان لە بەرامبەر پێشمەرگە کە هاوکات لەگەل ئەو شەڕە قورسەی داعش لە کوبانێ بەڕێوە ئەبا چوندێکە دەنەوە بۆ زیاتر قسەکردن لەسەرەمە ئێستا لە ستودیۆ ئازاد گەڵاڵی ئەندامی ئەنجومەنی نەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەلمانە و لە شاری سلێمانیش فارس نەورۆلی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستانمان لەگەلە بەخێراتنی میوانەکانەکەین کاک ئازاد تایبەت لە بەڕێستانەوە دەست پێکەین ئەو گەیاندنی ئەو یارمەتیانەی بۆ کۆبانێ بۆ ئەو ڕەتفعیلە لە ناو کوردستانە لێ کەوتەوە سەرنجی بەڕێستان سەرەتا سوپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی ئێنارتیش ئەمێ لێرەوە سەری ڕێز و ناوازش بۆ سەرجەم شەیدانی کوردستان دابنێنم بە تایبەتی لە کۆبانی تاکو باشی دەستخۆشی لەو پێشمەرگە قارەمانەی دەنیش بکەم کە بە خوێنی خۆیان سنوورەکانی کوردستان ئەپارێزن ئێمە پێمان خۆشە نەموزایە هیچ شتێک هەر کەسێک هەر لایەنێک هەر حکوومەتێک هەر کەسێک هاوکاری کۆبانی بکە بەڕاستی یعنی هاوکاری هەموو کوردە کۆبانی بۆ ئێمە هەڵەبجەی شەهیدە کۆبانی بۆ ئێمە هێرۆشیمایە کۆبانی بۆ ئێمە قەڵاتزەی ڕەنگینە یعنی هەر شتێک بکرێت بۆ کۆبانی بەڕاستی جێگەی فەخر و شانازیە بۆ هەمومان سەرکەوتنی کۆبانی سەرکەوتنی هەموو کوردە شکانی کۆبانیش بەڕاستی شکانە بۆ ئەوەی کە ئەو کانتۆنانەی کوردستانی ڕۆژئاوا تێک بشکێت بەنسبەت پرسیارەکەی جەنابەت هاوکاری بەڵێ ئێمە بۆ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان فەخرە کە ئێمە ئەمڕۆ بتوانین بە هەر شێوەیەک لە هەر ڕێگەیەکۆ بێ لە هەر جێگەیەکۆ بێ هاوکاری بگەینین بە براکانمان لە کۆبانی کە زیاتر لە 30 ڕۆژە شەڕیمان و نەمانەکەن بە خوێنی خۆیان شارەکانی خۆیان ئەپارێزن بەڵام سەرۆکاتی هەرێمەڵێ ئەم یارمەتیانە یارمەتی هەرێمی کوردستانە گەێنراوەنە بە کوبانێ بوو باسی مزایدە کاڵێ لە ئێستادا یەکێتی مزایدەکە لە سەرما ئەکاتە پرسێکی تر بۆ بەرژەوەندی سیاسەتی خۆی بەکارێنێ وەڵڵا من ئەوەم ئەسڵەن خۆش نەبوو یعنی مزایدە بووە یعنی ئەگەر لایەنێک ئەگەر حیزب خۆیەتی نیشتیمانی کوردستانیش لەم حکوومەتایە بەشدارە لە ئێمە کا بەڕێز کاکۆچە جێگری سەرۆکی هەرێمە کاک بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتە ئەگەر یەکێتیش کردوێتی دیارە خۆ بەشێکە لە حکوومەتی هەرێمیکێتی ئەخۆ لە کیلۆکیەوە هاتووە بەڕاستی ئەو شانازیشە بۆ یەکێتی ئێمە لە ساڵەکانی هەشتایشە هێزی پشتیوانمان هەبووە ئەوە تاریخە من کەس ناتوانێت حاشارە ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان هەر شتێکی کردوێ بەڕاستی سەربەرزیە بۆ هەموو لایەنەکان خۆزگا لایەنەکان تری چاویان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردای چیان پێکرێبیان کردایە بۆ کۆبانی و بۆ کوردستانی ڕۆژاوە بەڵام لەسەر مووقفی یەکێتی لەسەر ڕۆژاوی کوردستان بەتەحدید لایەنە سیاسەکان حتا 4 لایەنی تریش فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان ئەڵێن یەکێتی لەسەر ڕۆژاوی کوردستان مزایدەی سیاسیە کانی بوچوونی ئێوە جیاوازایە ئەمە مجرد لە چارچەوەی بەیاننامە و بوچوونی جیاوازە ئەن لە پراکتیکە ئێوە جدیترن لەوەی یارمەتی کوبانێ بدەن ئێمە پێشتر برایان و کوشکانی ئێمە لە پەرلەمانی کوردستان بەیاننامەیان دەرکرد داوایان کرد کە پێشتر پێش ئەوەی کۆبانی بکەوێتە ئەو خەتەرەوە سەردان بکەن ئەیان و لیستی سەوز مزایدەی سیاسیەکە
ئێستایش ئێمە مزایدەمان نەکردو و نایشیکەین ئەمە حقیقەتێکە من ئەمەیە معلوماتی تەواوتان بەمێ بەڕاستی زیاد لە 24 تەن چەک و تەقەمەنی 1 تەنیش دەرمان و پێداویستی سەرەتایی نێراوە سعات 2 چارەک گەیشتووەتە کۆبانی لەبەر ئەوەیش بڵاومان نەکردووە ئیعلانمان نەکردووە لەبەر ئەوەی نەڵێن یەکێتی مزایدەکە یا بەرنامەکە کەشف ئەمە هەمووی لەلایەن یەکێتیوە ڕاوانەکراوە حیسەی خۆیەتی ئیتر ئێمە ئەوان ئەڵێن هەر کەسێک من پێم خۆش نییە چونکە چ ئێمە لایەنە سیاسیەکان تو تایبەتیش پارتی دیموکراتی و هیچ فەرق و جیاوازیەکمان نییە هەر کەسێک دەستی یارمەتی بۆ کۆبانی و بۆ کوردستانی ڕۆژئاوا درێژ بکە ئێمە مەمنون ئێستا ئەبینی کاکە لە ئەوروپا لە دەوڵەتە ئەقلیمیەکان لە کوردستانی ڕۆژهەڵات لە هەموو شوێنەکان هاوکاری پشتیوانی بۆ کۆبانی کۆ ئەکرێتەوە ئەنێرێ یعنی بۆ بە حساسێتەوە بۆ بەو شێوەیە یعنی تعبیری لێ بکرێ یەکێتی مزایدەیەتی نەخێر مزایدەی نەکردووە ئێمە لەگەڵ برادرانی ئێمە مەکتەبی سیاسی جەتیر لەگەڵ هێزەکانی هاوپەیمان بە تایبەتی ئەمریکا ئەم تەنسیقەمان کردووە چەند ڕۆژێک لەمە پێش ئەمانیش بە تیاری ئەمریکی چۆتە کۆبانی 24 تانە بە 28 پەرەشوت دابەزیوەتە جووری چەکەکان جوورە چەکێکی تەقلیدینە ئەمفعلەن ئەتوانن تەوازنەکە بگۆڕن بە تایبەتی لەوێ خۆتەزانی دەبابە هەیە داعش و تەقەنیەکی ئەسکەری زۆر بەهێزیەیە وڵایە ئێمە ئەو 24 تەنە لەوە ئەچێ چەکی قورس و چەکی سووکیشی تیاوێ ناتوانم بڵێم هەمەر و دەبا بۆ ئەوانە چێکوەکو چێکوەکو زۆر باشە یعنی زۆر باشە من تەوەقعم وایە ئەگەر تەوازنەکەی نەگۆڕێ پشتیوانێکی باشە بۆ ئەو برا بەڕێزانەی کە لەوێ خۆیانە دەنەکش کەسینی خۆیان کردوتە قەڵغان بۆ کۆبانی بەڵێ ئایا اتفاقەیە ئەن ئیرادێکی وایە کە هاوکاریانە بەردەوام بێ والله ئیشەڵا ئەمانەیە زیاتریشی کەین ئەگەر ئێمە بکرێت ئەگەر بکرێت لەوە چێ هێزیش بنێرێ نەک تەنەها هاوکاری خۆتۆ ئێوە یعنی هاوکاری یعنی شتێکە ئەبێ نەک تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو لایەنەکان هەموو کورد ئێستا پشتیوانی لە کۆبانیەکە یعنی کۆبانی ئەنی بۆ بە ناسنامەی کورد ئێستا کۆبانی ئەو شارەیە کە هەموو مناڵیش یعنی فەخری پێوەکە بۆ ئێمە پێمان ناخۆش بێ بۆ بە حساسیت وەرگیری ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دەست پێشخەرەی کرد بێ ئەگەر یەکێتی ئەم هاوکاری ناربێت لە هەر ڕێگەیە کۆبێ لە هەر جێگەیە کۆبێ یعنی حەقە دەستخۆشی سواسی کرێ نەگەوتە بە حساسیت و بە مزایدە و بەوانە باس بکرێ ئێمە ئەمڕۆ پێویستمان بە یەکریزی میلەتەکەمانە پێویستمان بەوەیە هەموو هێزەکەمان یەکریز بێ وەکو جەنابەت لە پێش بەرنامەکە دەباسی ئێستا لە کۆبانیەوە شەڕە هەتاوەکو جەلەلاو خان وەلکەرەوە بکەینە پرسیارێکی تر ئەمڕۆ بێگومان بەرە بەیانی ئەمڕۆ بە شێوەیەکی فراوان شەڕ لە هەموو قوڵەکانی هەرێمی کوردستانەوە هێرشەکانی داعش دەستی پێگیردووە و ئەوەی کۆبانێ پێت وایە ئەمە لەسەر چی ئەساسەکە لەسەرەوەیە کە هەرێمی کوردستان بە فعلی دەعمی کانتونی کۆبانیەکە بە حقیقت بە تەکید وایە ئەیانەوێ ئەو هێزانەی ئێمە لێرە ئەو زەختە ئەو پشتیوانی نەهێڵێت یعنی داعش فەرقی بۆ نییە چ کوردێک لە کوردستانی ڕۆژئاوا چ کوردێک لە کوردستانی باشوور باکوور لە هەر جێگەیەک بێ ئەو هیچ فەرقی ناکە بەڵێ ئێستا شەچینە لای میوانمان فارس نەورۆلی لە شاری سلێمانی کە لەلایەن هاوکارم ئەنکۆ پەیامنێری ئێمە هێمن مەحموودەوە پرسیارێکی بەڵێ هێمن ئەم کاتەوە باش زیاترە کە تەرکیز لە پرسیارەکان لەبەرەوە پرسیارەکانی من بۆ میوانی من ئەوە بووە کە ئێستا بەڵێ کاک فارس لەوانەیە ڕاستە خۆ میوانەکەمان لەگەلێمە بێ بەڵێ کاک فارس ئەم کاتەوە باش ئەم کاتێەوە باش ئەو هاوکاری سەرباز سپاس ئەو هاوکاریانەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانەوە گەێنراونەتە شاری کۆبانێ بێگومان لە هەرێمی کوردستان هەڵویستی جیاوازی لێ پەیدا بووە سەرۆکاتی هەرێمی کوردستان بەیاننامە هەبووە وەکو ڕەتفعلێک لە بەرامبەر بەیاننامەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ ئەمە چۆن لێکە دەیتەوە لە ڕاستیا ئێمە ئەگەر سەری ئەو وەزعی برایانمان لە ڕۆژاوا بکەین بە درێژایی مێژوو ئەو پارچەی کوردستان حتا ئەو ئاستەی کە ئەترافیان پێ نەکردوون پێناسی ئەو وڵاتیان بێن ئێستا لە دوای هەلومەرجێک کاتۆتە ئاراوە ئەو
کوردستانی ڕۆژئاوا توانیوانە هەندێک شار یاخود هەندێک شوێنی خۆیان لەدەست کوردەکانە بێ و ئەوەی گرنگە لەسەر ئێمە وەک گوتم پێویستە پێش هەموو شتێک مێژوو بخوێنەوە بزای لەم جیاوازیانەی کە لەسەر بەرژەوەندی یاخود مزایەدە لەسەر شتێک کردومانە کە زەرمان کردو. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دامەزراوەی شەرعی هەیە سەرۆکاتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی حکوومەت. ئێمە گەرەمانەوێت خزمەت بە ئەو زودنەوەی کوردایەتی لەو پارچەی کوردستان بکەین. ئێستا کوردستان لە ئاستی نێودەوڵەتیە بووە بە ژمارە دژی تۆریستەکان لە هێزی زەمینە کوردێکم ژمارەیەکە ڕوبەڕووی تۆریستەکان بۆ و شەڕێکی فراوانی شەیە لە بینی کورد و تێرۆریستەکانە دەوڵەتی ئیسلامی تۆریست کە دڵنیام هێزە کۆنەپەرستەکانیان لە دوایە بۆ شکستپێهێنانی خەونی کورد لە هەر پارچەیە. ئەو شەڕ بەرفراوانەی کورد گرتووەتە بەر پێویستە هەموو لایەنەکان هاوسۆز و هاوخەمی یەکتری بین. ئیتر هەر کاتێک هێزێک هاوکاری کۆبانی یاخود هەر پارچێتی کوردستان هەیە ئەمە واجبە، واجبی سوپاس و پێهەڵدان و مزایدە و نمایشی نایە بەڕاستی. ئیتر بەرحاڵ هەر کەسێ ڕای جیاوازی کردو ئەمڕۆ ئێمە وەک ئاماژەم پێدا سێ دامەزراوەی شەرعیمان هەیە لە هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە پێمان وابێت خزمەت بۆ پارچەی کوردستان و بە ئەم هەرێمەی خۆشمانەکەین وەکو بەرجایەکی شەرعی قانونی هەرێمی کوردستان بەڵێ کاک فارس ئێستا جگەل لەو هاوکاریانەی کە لە ڕێگای ئێستا دەستەواژەی مزایدە لە هاوکاریانەی لە ڕێگای خەڵکەوە لە ڕێگای من دەستەواژەی مزایدە لەلایەن ئەو هاوکاریانەی لە ڕێگای خەڵکەوە بەڵێ ئەگەر جێلێمە بێ ئێستا دەستەی دەستەواژەی مزایدە زۆر لەلایەن ئەحزابەکان هەندێک بەرپرس بەرامبەرێکتر بەکارێنرێ. یەکێتی وەکو بەرپرسێکی یەکەتی لە ستودیاڵێ ئێمە چەکمان ناردووە لە بەرەوە ئەرکی ئێمەیە ئێمە چەک بنێرین و ئەوە دەستیار کەسێک کراوەیە. بەڵام لە بەرامبەردا سەرۆکاتی هەرێمی کوردستان دەڵێ یەکەتی بەیاننامە بەڵاوکەوتە لەوەی کە خۆی یارمەتی دەرێکی بەهێزی ڕۆژاوەکو لە بەیاننامەکە هاتووە لە مەسەلە دیبلۆماسی و سیاسی حتا یارمەتی سەربازیشە سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەڵێ پێویست ناکە لە ئێستادا یەکەتی مزایدە بکە. پێت وایە ئەمە ئەچێتە چارچەوەی میزایدەوە کە حەزبێکی ئیرادەی یارمەتیدانی کوبانە بێ؟ من قسم لەسەر یەکێتی وش حیزبێنیە ئەگەر پێمان وابێ ئێمە کوردایەتیەکەین ئێمە دامەزراوی شەرعیمانەیە سێ دامەزراوی شەرعیمانەیە یەکێتی و پارتی و گۆڕان و هەموو لایەنە سیاسەکان لەم حکومەتدا بەشدارن جگە لەو هاوکاریە خەیرانەی کە لەلایەن دەوڵەمەندەکانی کوردەوە خەڵکی کۆمەلگانی خەڵکی کوردستان و داعمەکرەوە جگە لەم نەزەمە خەیریەکان ئەوەی تری ئەچێتە بابی سەربازی سیاسی دیبلۆماسی ئەبێ لە ڕێگای ئەو دامە شەرعیانەوە بێ هەر کارێکتر لە دەرێ ئەمە بەڕاستی بەڕای مژ هەم زیادەی سیاسی بێ و من قسەم لەسەر یەکێتی بەتەناو یا حیزبێنیە مادەم ئەم دامەزراوە شەرعیانە هەموو لایەنە سیاسیەکانیان تایە لە دەرەوەی هەر کارێک ئەم دامەزراوانەکە بە تایبەتی ئێستا ئێمە هۆبەی یاخۆ باڵێ ژووری ئۆپەراسیۆنەکانی هاوپەیمانەکانمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمریکا و هاوپەیمانەکانە و کە کوردیش بەشەکە لەو هاوپەیمانە پێویستە لە ڕێگای سەرۆکاتی حکومەت و سەرۆکاتی پەرلەمان و توزانم ئەو ئەڵقەوەستەی لە لەوان هەرێمی کوردستان و هاوپەیمانەکانەوە هەیە هەموو هاوکارە دیبلۆماسی و سەربازی و ئەمنی و سیاسیەکانمان لەو ڕێگان بەدەر لەمە بەڕاستی پەرتەوازەکردنی ماڵی کوردە و ئەوە لە دڵسۆزی نابێ ئەچێتە خانەی خزمەتکردن بۆ نەگنێتەوە بەڕای من هەر حیزبێکی بێ گۆڕان بێ پارتی بێ پێویستە لە ڕێگای ئێستا ئەو دامەزانەوە بکرێت. وەڵێ کەواتە دوێنێش پێش دوو ڕۆژ بۆ وابزانم 38 ئەحزابی کوردی لە شاری هەولێر کۆبوونەتەوە ئەم حزبانە باسەوەی کردەوە چون یارمەتی کۆبانێ بدەن کەواتە توش باسی سێ دامەزراوەی شەرعیەکە کە مادەم ئەو دامەزراوانانە ئەم حزبانەش زۆربەیان لەو دامەزراوانە بەشدار بوون بوو ئەم کۆبوونەوە کراوە بوو لە ڕێگای ئەو سێ دامەزراوە هەوڵیان نەداوە. ئەو حیزبانە داوایان لە حکومەت هەموو سەرۆکایەتی پەرلەمان و ئەوانەیان کرد و هاوکاری کۆبانی بکرێت یعنی ئەوانە داعمێکی پشگیری سیاسی کۆمەڵایەتی بوون کە زیاتر داوا لە حکومەتی هەرێم بکەن و داوا لە هێزە نێودەوڵەتەکان بکەن نەک ئەمان وەکو هێزی عسکەری بڕۆن بۆی ئەوان داوایان کردو کە حکومەتی هەرێم زیاتر هاوکاری کۆبانی و ئەو بەشەی کوردستان بکات لە ڕاستیە ئێمە وەک ئاماژەم پێدا ئەمڕۆ ینی بمانەوە نەمانەوەی هەلومەرج هاتووە ئاراوە ئەم خۆناغە بۆ کورد خۆناغی حەسمە یعنی کورد دەگەن لەم شەڕی داعشا سەرکەوتوو بێت توانم بڵێن بازێکی گەورە خۆناغێکی گەورەی بڕیوە بۆیە پێویستە هەمومان ئەو سایکۆلۆژیە تەشەنوجە یاخود ئەو حەزە حیزبی بوونە کاڵکەینەوە بتوانین لە چوارچێوەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستانە مامەڵە لەگەڵ دەرەوەی هەرێمی کوردستانە بکەین دەرەوە بە هەمومانە جوغرافیەکەی مەبەسمەوە ڕاستە ئەو برایانەمان پارچەیەکن لە جەستەی کورد بەڵام ئەمڕۆوەکو شەرعیەتی سیاسی مادەم حکومەتی هەرێمی کوردستانەوە پێم وابێ ئەوە لە مەسلحەتی هەموو لایەکمانە چ یەکێتی و چ پارتی و چ لایەنەکانی تریش. بەڵێ بەڵێ کاکی ئازاد کەرێمە بین سەیری شەڕیدا شەکو کاکی فارسوتی هێزی زمینی هێزی پەژایی تاکە هێزی پێشمەرگی و شەڕوانەکانن کە بە شێوەیەکی فعلی لە چارچەوەی ئەو هاوپەیمانە نێودەوڵەتیە شەڕیدا عاشەکەن و لە ناوچەکەشە خۆشیان سەرکەوتو بوون زیاتر بەڵام چی بکێت کە بە شێوەیەک دەبێت ئیدارەیەکی ئەم جەپانە بکێت کە فعلەن کورد وەکو خۆی ئەڵێ ئەگۆ کای فارسی شاڵێ چارەنووسی کورد بەمە مەڕەبتە ئێمە پێش هەموو شتێ
ئێمە ئەمانەوێ ماڵی کورد ڕێک بخەین ئەمانەیە هەموو هێزەکان باشە بۆ باسی ئەوە ناکەن شارڤانانی پەکەکە لە کەرکووک لە خانەقین شەهیدیان داوە ئەبێ مە دەستخۆشییان لێ بکەین ئەی بۆ شنگال ئەوان پشتیوانی ئەمایان نەکرد نەهاتن یعنی با ئەو فەرق و جیاوازێ نێڵین ئەگەر یەکێک خزمەتێکی زیاتر کرد هاوکارێکی باشتر کرد ئێمە بکەین بە مزایدەی سیاسی ئێمە فەرقنی ڕاستە سەرۆکایەتی هەرێم ئەوە منیش لەگەڵ ئەوام سەرۆکایەتی هەرێم یەکەن شەرعیە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیان ئێمە ناڵین بەتەنها ئێمە هەموو شتێکین هەموو شتێکیشمان کردو ئەڵێن ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان توانیمانە لە ڕێگەی هاوپەیمانەکانمانەوە بە تایبەتی ئەمریکا ئەم هاوکاریانە بگەینەوە چونکە وەزعیان خراپ بووە وەزعیان ئەوە 30 قسوور ڕۆژە هیچ شتێکیان پێ نەگەشتووە ئەگەر لەم چەند ڕۆژە شتیان پێ نەگەێنرایە لەوە چێ تووشی کاریسەیەکی کە بوویان ئێستا بەو هاوکارە یەکێتی ئەبێ ئێمە هەمومان دەستخۆشیمان کردایە باشە کوردێکی ڕۆژ هەڵات هاوکاری ئەنێرێمە بڵێن ئەبێ بیبیتە سەرۆکایەتی هەرێم و بیبێتە ئەنجومەنی وەزیران و بیبیتە اینجا بگات ئێمە خۆمان لە حکوومەتەکەین خۆمان بەشدارین لە پەرلەمان خۆمان بەشدارین لە سەرۆکایەتی هەرێم ئەگەر خۆمان بە دەستگایەکی شەرعی و ڕسمی نەزانین کێ بیزانێت ئێمە هیچ کاتێ لەگەڵ ئەوانیم بەڵام بڵێن ئەم هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دەست پێشخەریەک بووە پێمان خۆشە لایەنە سیاسیەکانی تر بەبێ جیاوازی ئەوانیش ئەوە دەرگا ئێستا دەرگایە کراوەتەوە بۆ ئەو برابەڕێزان پێ تۆ لایەنەکانی تری شەکۆی وەکو خۆتە لێم هەڵویسابێ إن شاء الله إما توقعي أوان لي أكين إما توقعي على خوش شرني هيا بتواني مادي معنوي خوش شرني أو تشكي أواني إمكانيات عنها أو بفي إمكانياتي خوان أو بفي ساكابرا لأوروبا هاوكاري أني ريت خوتونا توين بلا بكاك اليوم تيارم بمديري بويرة بيتوين جیاوازی أو چرونوسیه بین بینی روشای کردستان و هەرێمی کوردستان هي جیاوازی كينه إما كردين ئێمە کوردین هەر ئێمە کوردستانی گەورەی ئێمە لەت کرد کاتە لەمەیە تا چەند پێویستە تعاملێکی هاوبەش حتا ژوورێکی ئەمەلیاتی هاو بە سیاسەتێکی هاوبەشە بێ ئێستا ئەبێ ئەوەمان هەبێ ئەبێ زیاتریشی کەین ئێستا ڕاستە ژووری ئەمەلیات هەیە هەم وەکو نوێنەری سەرۆکایەتی هەرێم هێزە هاوپەیمانەکان بگرە ئەتوانم بڵێم کوردستانی ئەوان برادرانی ڕۆژئاوایش ئەوانیش نوێنەریانە چونکە ئەوان معلوماتی زیاتریان هەیە کە لە ڕووی داعاش و ئەوەی هێزەکانیان لەکوێ و لەکوێنیە بەڵێ کەواتە کاک فارس لە ئێستادا شەڕ لە کۆبانێ لە ڕۆژاوی کوردستان حتا لە سەرەکانیە لە زۆر ناوچەیتری ڕۆژاوایە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکان هەیە ئەنی تو پێت وایە لە ئێستادا چارەنووسی کورد لە ڕۆژاوی کوردستان و باشووری کوردستان لە چارچێوەی سیاسەت و هەڕەشەکانی داعش جیاوازی هەبێ لە ڕاستیا پێشکی وتم ئاماژە بەوە بدەم ئەو برابەڕێزەکە قسەیەکە خەڵکی کوردستان یا سەرۆکایەتی سوپاسی ئەو کردووەکە لە شنگار و لە مەخمور و لە کەرکووک شەڕیان کرد سەرۆکی کێرێن بۆ خۆی لە مەخمور چۆ کەمپی پەکەکە سوپاسی و دەستخۆشی لێکردن ئیتر وەکو ڕەمزی هەموو کردووە سەرۆکایەتی هەرێمەوە جگە لە برایانی لە پەکەکە شەیدیانە بۆ حیزبی دیموکرات شەیدیانە بووەوە لە ئافرەتی یەکەم ئافرەتی شەید دیموکرات بوودیان لەگەڵ پارتی نازان بەخواانەوەگەی پارتی ئازادی بوو شتێکی وا بوو ئەوان شەیدیان دا و ئێسای لە بەرەکانی شەڕان بۆیە ئێمە لێرە کە جیاوازی نەکەین کە سوپاسی برایانمانەکەین لە باکوورە بێ ڕۆژەڵات بین کە پێشمەرگانیان لە بەرەکانی شەڕا بوو و شەیدیان داوە سەبارەت بە چارەنووسی ئێمە من پێم وابێ ئێستا ململانەیەکی گەورە لە ناوچەکە هەیە لەسەر ئاستی هێزی نێودەوڵەتی لەبەر بەرژەوەندی ئابوووریەکانی منتیقەکەەوە ململانەیەک لە نێوان شیعە و سونا هەیە جۆرێک لە ئەتوانم بڵێم ئێستا ئێمە لە نێوان بەرداشی شاو سوڵتانای ململانەی عوسمانیەکان و سەفەویەکان بە جۆرێکی مۆدێرن و تازە ئەگەر سەیری بکەین ئێمە هەر لە حوسیەکان و لە ئێمەوە تا عێراق و لوبنان جوغرافیای شیعە و سونە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی کۆمەڵایەتی سیاسیەوە تا ڕادێک جیا بووەتەوە لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیەوە ئێمە پێویستە لەم ناوەندەدا و لەم ململانەیە هێزە نێودەوڵەتیەدا کار بکەین لەسەر ئەوەی چەندێ بتوانین بەرژەوەندەکانمان لەگەڵ بەرژەوەندەکانی هێزی نێودەوڵەتیە یەک بخەینەوە بەڵێ چارەنووسی ئەو پارچەی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم گرێدراوە بەیەکەوە چونکە ئەوان سەنگەرێکی ئێمە ئەگەر خوانە خواست لەوێ ئەو سەنگەرە بشکێ بە جۆرێک لە جۆرەکان فشاری کۆمەڵایەتی و سیاسی و سەربازی لە ئێمە دروستە بێ بۆیە پێویستە هەموو لایەکمان بەبێ ئەوەی کامان چیمان کردو چیمان نەکردووە هاو خەبات بین و هاوڕابین هەموو کێشەکانمان وەلانێن خاڵە جیاوازەکانمان وەلانێن تەنا خاڵی هاوبەش بۆ دەرباسکردنی کورد لەم قۆناغە و سەرکەوتنی بەدەستانی داعشە چونکە وەک ئاماژەم پێدا سەرکەوتنی کورد لەم شەڕا ئەتوانم گرێوێکی گەورەی سیاسی باتەوە لەم قۆناغە کەواتە تو باسی سەفەوی عوسمانیەکان کەواتە تورکیا و ئێران پێت وانە عوسمانیەکان کە چون 500 ساڵ پێش ئێستا و شەڕی چاڵدێران لەوەیە جارێکی دیکە نەخشەی دابەشکردنی کوردستان دەست پێ کرد پێت وانە لە ئێستادا عوسمانیەکان لە سەفەویەکان زۆر تونتر
بەرامبەر بە کورد بە تایبەتی لە ڕۆژاوی کوردستان ئەو دوورپێچەی لەسەر کوبانێ کە ئامادەنیە حتا یارمەتی مرۆویش بۆ ئەو کانتونەڕەوانە بکرێت. ئەزانی لە نارەکانی کورد دژمنەکانی کورد حەزەکەم پێویستە هەمانەوە بزانی یەک ڕایەن لەسەر کوردێ ئیتر هەندێکیان بەپێی بەرژەوەندی ناوچەوی لە هەندێکشان تونیەکەن بەرامبەرمان تونە ئەوە پەیوەندی بە دیدی جۆپۆلیتیکی خۆیانوە ئێنە هەموو لایەنەکان کە داگیرکەری کوردستانن وەک وەڵێ مسقالە زەڕە جیاوازیان نییە خوێندنەوە لەسەر کورد بەڵام گرنگەوەیە لە بیرمانە ئێمە لە 2016 ڕێکەوتنامەی و سایکس بیکۆ کۆتایی پێ منتیقەک جۆرێک لە جۆرەکان دەکرێت دیزاینی منتیقەکە بگۆڕێ ئیتر ئێمە لە نێوان ئەم ململانیا ئەم بەرداشانە ئەم شەڕانە خطابی سیاسی خۆمان یەکخەین بۆ ئەوەی بتوانین ئێستا منەتوان بڵێن بە درێژایی مێژوو ئەوەندەی ئێستا لە ئاسی نێودەوڵەتیان نەهاتون بە هاوکاری کوردەوە کە بەڕاستەوە خۆ چەکی بۆ بدێن ئێمە پێویستە ئەو هەلە بخۆزینەوە ئەو قسەکانی تۆکە لە چارچۆی پرسیارێکە کۆبینەوە هەر بوو بەرستان ئەوە ئێستا کورتە کوجاران نیە ئێستا کورد گەورەترین هێزی چەکداری ڕێکخراو هەیە لە باشوور و ڕۆژاوی کوردستان حتا لە باکووریش لە ڕۆژهەڵاتیش هەیە ئێستا بێگومان کورد جەپەیەکی 1000 کیلومتر هەیە لە بەرامبەر چەکدارانی داعش کورد عیلاقاتێکی نێودەوڵەتی فراوانی هەیە ئەی کورد چی بکە بەڕای تۆ بتوانێت ئەم هەڵە بقوزێتە لە چارچەوەی ئەو دیزاینکردنەی خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بتوانێت پێگەی خۆی وڵاتی خۆی نەخشەی ڕاستەقینەی وڵاتی خۆی جارێکی دیکە بەدەستبێنێتەوە ئەزانی بە درێژایی مێژوو یەکێک لە کێشەکانی ئێمە سایکۆلۆژیای سیاسیمان یەکتری قوبوڵ نەکرۆ بەداخەوە جۆرێک لە نەخۆشیە سەیری هەموو مێژووی یانی تێکرای مێژووی کورد بکە ئێمە ئەگەر بمانەوێت ئەم مۆزوعە چارەسەرکەین ئێمە بەداخەوە هەر کاتێک ناوماڵی کورد ئامادە بووە دەروی ماڵی کورد ئامادە نەبووە ئەو کاتانەی دەروی ماڵی کورد ئامادە و ناوماڵی کورد ئامادە نەبووە هەر لە سەردەمی کۆماری مەهاباد و شێخ مەحموود تا ئێستاش ئێستا لە دەروی ماڵی کورد هێزە نێودەوڵەتیەکان ئامادەیی باشیان هەیە ئەوروپا ئەمریکا و زۆربەی وڵات هاتوون سەرخە بۆ کورد ناوماڵی کورد پێویستە ئێستا بەرەو یەکبوونی زیاتر ڕاوە پێویستە زیاتر یەکی بخەین ببین بە یەک ئێستا کوردەکانی ڕۆژهەڵاتیش ئەوە خۆشبەختانە لە دۆ کۆبوونەوەی بەردەوامیانەیە بۆی بتوان هێزێک بەرەیەک چوزان شتێک بۆ خۆیان پێک بێنن تەنها چارەسەری ئێمە هەنگاوی یەکەمی ئێمە یەخستنی ماڵی خۆمانەوە وتم ئەو کێشانە هەمانەوە ئەو دیدە جیاوازانە هەمانە وەلای نێن بۆ ئەوەی کورد لەم قۆناغە دەرباز بێ خاڵی سەرەکی یەخستنی ماڵی کووردە کەواتە لەو خاڵە سەرەکیە کە شەرعیش داواکە قبول نییە کەواتە حتا شەرعیش داواکە حتا وەکو پێویستێکی مێژوویش باسەکە ئایا لایەنە سیاسیەکان ئێستادا ئەو ئیرادەیان هەیە کە یەکتر قبولکەن ئەو سیاسەتەوە بەشە پەیڕۆ بکەن ئەزانی ئەو ئیرادیان هەیە بەڵام هەندێک جار لەژێر هەندێک کاریگەریە وەکو ئەو پاشخانە کە گومانمان لە یەکتری هەیە هەندێک جار گەمەی سەیر و سەمەرە لە کوردستانە سیاسەکان ڕۆدا بۆیە بەڕای من ئەوانەی کە دڵسۆزن یاخود ڕۆشنبیرن یاخود لە ناو لایەنە سیاسیەکانە پێویستە فشار بکەن و ڕای خۆیان هەبێت لە ڕێی میدیاکانەوە پێویست ناکە ئەم لایەنە سیاسیانە تەسڕێحی لابەلا بەرامبەر یەکتری بدەن ئەبێ ینی خطابی میدیا خطابی سیاسیمان خطابی ڕۆشنبیریمان تەنها بۆ دەربازکردنی کورد بێ لەم قۆناغا ئێستا کورد ئێمە بتوانین لە هێزی نێودەوڵەتی هاتوۆتە سەر خەت بۆ ئێمە بتوانین بەرژەوەندەکانی خۆمان لەگەڵ بەرژەوەندەکانی ئەوانە هاوسەنگکەین لەگەڵ یەکخطابی خۆمانە دڵنیام هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان سەرکەوتووە بێ لە قۆناغا بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئێمە هەر کەسێک بێوێ بەلایەکە ینی بڕواکە ئەو لایە ئاو نەکاتە ئاشی کوردەوە بیکاتە ئاشی ترەوە ئەوە لە بەرژەوەندی کورد و ئەو لایەنەشانیە وەکوتم تەنها سەرێک ئێمە یەک خطابی سیاسی کوردی یەک بەرجەی سیاسی کوردی و تەنسیقێکی تەواو و لێگەشتێکی تەوامان لەگەڵ هێز هاوپەیمانەکان و ئەوانەی کە ئۆپراسیۆنی دژی داعش و تەرۆریستانە پێکەنەوە چونکە هێزی نێودەوڵەتی وەک ئاماژەمدا پێشتر ئێستا ئەمینترین هێز و کاریگەرترین هێز لای ئەوان هەرێمی کوردستانە تۆ ئەگەر سەیری کەیت و شەشمەرگە چۆتە قاموسی سەربازی سیاسی دیپلۆماسی هەموو مادەم ئێمە بووین بە ڕەمزی ئازادی خوازیگەران تەنها خطابی ئێمە یەک خطابیمانە و کۆبوونەوەمانە لە دەوری کایە کە بتوانین وەک گوتم بتوانین هەم لە ڕووی دیپلۆماسیوە هەم لە ڕووی مامەڵە لەگەڵ وڵاتانی ئیقلیمیە هەم لەگەڵ نێودەوڵەتیەوە هەم لەگەڵ عێراقا و هەم لە ناو خۆمانە مامەڵێکی هاوسەنگ دروست بێت وەلێ فارس نەوڕۆلی کادری پێشکەوتوی پارتی سوپاس بۆ بەرزتان بەڵێ کاک کێزاتە گەڕینە وڵاتان ئێستا کاک فارس ئیشارەتی بەوەدا ڕێکخستنی ناوماڵی کورد کە ئەمە بێگومان هەموو بەرپرسەکان هەموو حزبەکان باسی ئەمەکە لە کاتێکە هەر ئەم حزب و ئەم بەرپرسانان ئەبنەهۆی ئەوەی کە ناوماڵی کورد ڕێنە فەرموو سەیری شارەبکە لە هەر چار پارچەی کوردستان خەڵک بەشدارە لە شەرق بەشدارە لە شۆڕەش خوپیشاندان بەردەوامەکرێ جالیای کۆڵ ئەوروپا خوپیشاندانەکرێ کەواتە بوو سیاسیەکانی شەریش نەبێ چاو لە جادەی کوردستانی ناکەن لە پێناو بەرژەوەندی گشتی مادام خۆشیان ئەزانن تەنها سەرکەوتن لە یەک ڕێزی یەک ئیرادەی کوردە ناکەن زۆر ڕاستە منیش هەمان ڕێئیم هەیە
ئێمەی کورد کەس پشتیوانمان نییە. عەرەبی سونە بە عەرەب ئەڵێم عەرەبی سونە 22 دەوڵەتیان هەیە و 500 ملیۆنن. شیعە ئێرانیان هەیە 7 ملیۆن. تورکیا تورکمانەکان بە هەمان شێوە. ئێمەی کورد کەس پشتیوانمان نییە، خۆمان خوای خۆمان هێزی پێشمەرگە. ئەگەر ئێمە ئێستا قیادە سیاسیەکانی ئێمە بیر لەوە نەکەنەوەی هێزەکانمان ماڵی کورد قیادەی سیاسی کورد ماڵی کورد ڕێک نەخات و هێزێکی وا تۆکمە و باشدا نەمەرزێ خۆلەوەی ئەم شەڕە مانگ و دوومانگ نەبێ. ئەگەر ئێمە هێزێکمان نەبێ کوردستان پارێ ئەگەر ئەو شەرەڤانانی پەکە لە کۆبانی ئەگەر خۆیان مقاوم نەبوویان خۆیان شەرکرد نەبوویان و خۆیان زیرەک نەبوویان بەڕاستی خەڵک وای بۆ نەئەکرد، غەرب وای بۆ نەکرد، ئەوروپا وای بۆ نەکرد. ئەوان ئیسپاتیان کرد کە ئێستا ئەوان کەواتە خۆت تێگرت و بێزبی پشتیوانی نێودەوڵەتیش بەخۆ دەبێ. ئەگەر ئێمە خۆ من هیچ کاتێ سەرۆکاتی هەرێم دەوری باشی بینێ سەرۆکاتی ئەنجومەنی وەردەیان سەرۆکاتی پەرلەمانتارەکان هەموو تاکێکی کورد پێم خۆش کامەی کام کوردەی زۆر سادەیە ئەوش دەوری بینی و بەڕاستی توانیوێتی خزمەت بەم یەکریزی بکە. ئێستاش ئێمە ئەخیر وەرەقەمان ئەخیر داوامان لە قیادەی سیاسی کورد ئەوەیە کە ماڵی کورد ڕێخین کە هێزەکانمان ڕێخین چونکە ئاماژەت پێ لە کۆبانیەوە هجوومەکەن هەتا ئەگاتە کوباشی. یعنی ئەمە بەرنامەیە، ئەمە نیە تەنها وڵا بڵێ لە فڵانجێکە شەرێکیان کرد هاتنە پێشڕەوێکیان کردەیەکیان کرد شوێنێکیان کرد. ئەبێ قیادەی سیاسی ئێمە ئەبێ ئەم قیادە ئێمە بی لەوە بکاتەوە ئەم ماڵی خۆمان ڕێخین لەبەر ئەوەی دوشمنەکەی ئێمە دوشمنێکی نێودەوڵەتیە، ڕێکخراوێکی بچووک نییە هاتووە شەر لە دەیەک بگرێ و شوێنێ بگرێ. داعش یعنی دوو دەوڵەتی ڕوخان بە حقیقت سووریایش و عێراق جێشی ئەوانشی ڕوخان و جێشی عێراقیش. یعنی ئێستا ئەگەر پێشمەرگە و هێزی پێشمەرگە نەبێ یعنی بڕات بێت داعش سا لەسەر سنوورەکان. بەڵێ لەم چارچەوەیە باس لەوەیە کرێت کە کورد ئێستا عیلاقاتێکی زۆر فراوانیە لە سەراسی نێودەوڵەتی یەکەم جارە پشتیوانێکی نێودەوڵەتی زۆر بەهێزەیە حتا ئەوەی دوێنێ لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان چەک بە تەیارەکانی ئەمریکا گەێنراوە ڕۆژئاوای کوردستان ئەمریکێکە لەو پشتگیریانە. بەڵام تاچان گرنگە کورد ئەم هەڵە بقۆزێتەوە ئەم پشتگیریە زیاتر فراوان بکرێت زیاتر گەرنتی قەناعەتی ئەو وڵاتانە بەدەستەوە بێنێت زیاتر پشتگیریە وڵاتە بکەن بە تایبەتی کورد. بە حقیقت ئێمە بێ یەکدەست بین یەکدەنگ بین یەک ڕنگ بین. کورد بەوە بەهێزە بێ. ئەگەر ئێمە هەرێکێکمان بەلایە کابڕۆین هەرێکێکمان خۆمان بە شوێنێکە هەڵواسین بەڕاستی ئەو دەوڵەتە زلهێزانیش کە پشتیوانیمان لێەکەن لەوە چێ سار بنەوە لە مستەقبەلا مانگێ دوو مانگی تر پشتیوان. بەڵام ئەگەر ئێستا ئێمە خۆمان ڕێخین وەکو میلەتی کورد ئیتر لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور و هەمی ئەگەر ئێمە میلەتەکەی خۆمان بەڕاستی میلەتی کورد پشتیوانی هێزەکەی خۆیەتی پشتیوانی پێشمەرگەیە پشتیوانی قیادە سیاسیەکەی خۆیەتی. بەڵام ئێبێ ئەم فرسەتە لە دەست نەدەین ئەم فرسەتە لە دەست نەدەین چونکە داعش دژمنێکی سەرسەختی ئێمەیە ئەسڵەن بۆی بکرێ لە خەریتانەمان هێڵ. جا لەبەر ئەوەی و پێویستە هەر ئەم قیادەی سیاسی ئێمە بە هەموو لایەنەکان بەبێ جیاوازی واز لە حیزبایەتی واز لە کۆمەڵێشتی شەواتە ئیرادەن هەیە بە تایبەتی لە باشووری کوردستان خەڵی زۆر جار ئاڵێ ئێمە بە ئینتیما بووین لەبەرەوە شۆڕەشێکی گەورەمان کرد ئەمفالماندا کۆڕەوی ملیونیمان بینی تا دوای لە ئێستادا بەرپرسەکان بە تایبەتی دوو حزبی سەرەکی ئەبینین بەرپرسەکانیان چوون ئەژین کادرەکانیان و کوڕی بەرپرسەکان چوون نەژی خەڵکی عیدیادیش چوون نەژین. ئەنی پێت وایە ئەم بەرپرسە سیاسیانەیە کە خەڵکی ئینتیبای وایە لەسەرەیە لە پێناو بەرژەوەندی گشتی واز لە بەرژەوەندی خۆی بێنن. وڵا ئەبێ واز بێنن چونکە ئەگەر وانەبی لێشیان ئەوەیشیان هەیە لە دەستیانەچێت. يعني لو مطمئن بە ئەگەر ئێستا لەگەڵ جەماوەرەکەی خۆیان نەبن و لەگەڵ ڕێی شاریعان نەبن و پشتیوان نەبن بۆ پارچەکانی توری کوردستان و پشتیوان نەبن بۆ هێزی پێشمەرگە بەڕاستی پێشمەرگە حەقە يعني چۆن ئەڵێ هەیکەلی ئاڵتونیان وەکرێ یعنی وەزعی پێشمەرگە چاکرێ ژیانی پێشمەرگە چاکرێ شتیشیانەیە ئەویان مۆزوعێکی تر ئێستا ئەمە با محاسبەکاری بێرین بۆ تاریخ جێ بێڵین باش. کەواتە تو باسی پێشمەرگەیەکت منزومەی دیفاعی لە کوردستان ئەم منزومە بێگومان تا ئێستاش ئەڵێن هەیمەنەی حەزب بەسەرەوەیە مەسەلەن بەرپرسی زۆربەی جەپەکان یان مەکتەب سیاسی و سەرکردایەتی یەکەتینان یان پارتینە. هەنی پێتوانیە لە ئێستادا و کاتەوە کە منزومێکی دیفاعی بە قووەتی نیشتیمانی هەبێ هەمووی لە چارچوەی یەک چەتر یەک بڕیاری سیاسی بەڕێوە ببرێ؟ عرضت کەم ڕاستە ئێمە بەڕاستی میلەتەکەی ئێمە هێزی پێشمەرگەی ئێمە خۆی ئامادە نەکردبوو بۆ ئەم شەڕە تەوەخۆعیشی نەکردووە بێ ئەو سەرکردایەتی و مەکتەب سیاسیانەی ئێمەی چوونە بۆ خۆ دەرخستن نییە
بەڕاستی بۆ دڵسۆزیانە یعنی چه هەموو لایەنەکان یعنی چون ئەگەر مەکتەبی بەیانی ئەگەر وانە بۆیان و کاکەوە سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەکان لە شارەکان و لە شوێنە خۆشەکانە دانیشتن کوڕی فەقیر و هەژارەیەن بەکوشت ئێستا ئەوان لە سەنگەری بەرگەنسینی خۆیان ناوەتە گولە پشتیوانین ئێمەش حەزەکەین لە مستەقبەلا بەڵام یعنی بەم کتوپڕیە نابێ ئەبێت تۆ هێزێکی پۆشتە و پەرداخە دەبێ مدەڕەب بێ لە هەموو ڕووی چەکانەوە یعنی مەشقی سەربازیان پێ بکرێ داخلی کۆلیژە سەربازیەکان بکرێن تاوەکو تۆ لیوا و فەوج و ئەوانیان بۆ تەشکیلی خۆیان بتوانن جەبەکە بەڕێوە بن ئێمە ناڵین ئەوان ناتوان بەڵام ئێستا ئەو برادرانە چەهلایەنە سیاسیەکان ئەکسەرەتی یەکێتی نیشتمانی پارتی دیموکراتی هەر هەموو لایەنەکان لەوتێ فەرماندەی خۆ کاک حەمەی حاجی محموود سکرتێری حیزبی سۆشیالیستە لە کەرکووک ئەنی پێدا چارچەوەیەکەم فەرماندە پێشی فەرماندەی عسکەری بوو بۆ ئەوە بەخراب وەرگری یعنی مەکتەب سیاسیەکانی ئێمە لە یعنی لە جەبەکەین بۆ یعنی بۆ بڵێن خراپە ئەبێ دەستخۆشیان لێ بکەین سوپا هەر کەسێک ئەمڕۆ بچێتە جەبە خزمەت بە پێشمەرگە پشتیوانی لە پێشمەرگە بکە هەموو لایەک دەستخۆشی سواسی بکە بەڵێ کاک ئازاد جەمیل بای حتا ساڵح موسلیمیش داوایان کردووە کە هێزێکی هاوبەشی کوردستانی دروست بکێت ئەم هێزە لە چارچێوەی بیرروویەک لە چارچێوەی ڕێکخراوێکی نیشتیمانی تەنسیق بکرێت و ئەم هێزە لە هەر شوێنی کورد زەراری بەربکەوێ بەکاربێنرێ پێتوانیە لە ئێستادا کورد پێویستی بەوێ لەسەر ئاستی گشتی هێزێکی یەکگرتووی خۆی هەبێ زۆر باشە بەڵام بەم کتوپڕێ ئەو هێزە تەشکیل نابێت ئێمە ئێستا لە حاڵەتی شەڕین چۆن حاڵەتی تەواریە ئێستا ئەگەر خوای کرد ئێمە سەرکەوتنی گەورەمان بدەستێن وەڵاو مطمئین بن سەرکەوتنی گەورە بۆ هەر بۆ میلەتەکە ئێمەوە بۆ کووردە ئەگەر ئەوە ئەبێت لە دوایە بە بەرنامە و بە شێوەیەکی زانستیانە ئەو هێزە تۆ هێزێک تەشکیلەکەی بۆ پاراستنی هەموو کوردستان بەڕاستی زۆر شتێکی باشە بەڵام لەم حاڵەتا من قەناعەتم نییەوە بە ئاسانیەوە بکرێت بەڵام بە زەرورێک ئەزانی بە زەروری ئەزانی کەوا بێ زۆر ئەرەوەڵا بە زەروری ئەزان و بیشکرێ باش بەڵام ئێستا تۆ ئێستا لە خانەقین و هەتاوەکو کۆبانی شەڕ و لە جەبایە پێشمەرگەکانی ئێمە شەو ڕۆژ بەڵام تو باسێتەوەت کرد تو باسەوەیکە هەتا گەریلەکان لە کێرکووک و لە مەخموور لە زۆر شوێنی تریشە پێشمەرگەش نەفسیشت هەتا یارمەتی هەرمی کوردستانی پێشمەرگە بۆ کۆبانێ ناردووە ئایا ئەمە بەشێکی پراکتیزەکردنەوە بیرروکە نییە کە فێلەن لە واقعی گرتن هەیە من وڵایتر ئەوە واقعەکە وایە ئێستا پێشمەرگ ئەو برادەکە هاتوون لە هەموو ئەحزابە سیاسیەکان لەوە لە هەموو شوێنەکان لە جەبەکا بن یعنی چۆتە بوارێکەوە کە ئێمە دڵخۆشەکە کە کچێکی کورد لە قەندیلۆ بێ لێرە خۆی با بکوشت کەواتە لە ڕۆژاوای کوردستان زۆری سیفادەلەوە کراوە کە ژنانیش وەکو پیا و بەشداری شەڕاکە تاشان گرنگە لە هەرێمی کوردستانیش استیفادە لەم بیرروکە بکرێ پێویستە ئیسادەی لێ بکرێ لەوەتی ئەم شەڕە زەرەری بۆ ئێمە هەبوو بێ بەڵام قازانجیشی بۆمان هەبووە قازانجەکەی ئەوەیە هەموو لایەنە سیاسەکانی یەکجێ چۆن ئەمری واقع هەمویانی یەکخست هێزەکانیشمان یەکەوت لەوەچێ ئەگەر جاران حاڵەتێکی بواە تۆ وەکو پێویست نەتوانایە مەجای ئەو بێتە ئێرەیە بڕواایە هاتوو چ بکە بەڵام ئێستا واقعەکە وای سەپاندۆ بەسەر تا ئێمەی کورد لە هەر جێگەیەک بین خۆمان ڕێکخەین یەک دەنگ بین یەک هەڵوێز بین یەک ڕنگ بین ئیتر من چیم لە حیزبێکەم و فڵان لە حیزبێک تا ئەو مەوزوعێکی ترە وە ژنانیش بەڕاستی ئەوە ژنانە ئێستا شەهیدیان داوە لە کەرکووک لە شوێنەکانی تر لە هەموو یعنی ئێستای ژەرزەبەکان لە پێشەوە بەڵام تا چەند پێت وایە پێویستە کە زیاتر ژن ڕووی خۆی ببینێ وەڵا زیاتر حەقە ئیتیمامیان پێدێ زیاتر پشتیوانیان کرێ من تەوەقوعەکەم دەوری باشە بینن یعنی هیچیان کەم نیە لەو گەریدا ئانەی کە شەڕەکەن لە کۆبانیا و ژنەکان ئەو کچانەی ئێمەش خەڵکی دڵسۆز و قارەمان و خاوەن ئەکسەریەتیان بگرە ئەوانەی کە ئێستا لەوێن خاوەنی شەهیدن خەڵکی دڵسۆز و خەڵکی تێکۆشەرن یعنی حەقە بە هەند وەربگیرێ کەواتە ئەوەی لە کوبانێ ڕووداوە ئایا هێز بووە چێک بووە یان ئیرادە بووە کە مقاومەت و تا ئێستا بێ هێزیش دەورێ بەڵام ئیرادەکە زاڵە بەسەر چەکەکە کەواتە دەشان گرنگی احتیمام لەم ئاراسەیە بدرێ زۆر حەق ئیحتیمامی پێبیرێ ئەوە نەبێتتر فەرقەوە کردەوە ئەوە ژنەوە ئەوە پیاوە ئەوە یعنی لەوەچێ خۆتانیش لەینەکانە یعنی مەسئولەکانیان ئەکسەرێتیان کچ بوونە ژن بوونە یعنی ئەوە جێگەی سەربەزیە
بۆ ئێمەی کورد بەڕاستی سەحافەی عالم باسییانەکە کەواتە ئەکرێ بڵێن کوبانێ خاڵێکی وەرچەرخانە لە ئێستادا بزڵ دوایە ئەنی ئەکرێ کوبانێ ببێتە هویەکە فێلن ئاراستەی بیرکردنەوەی نێودەوڵەتی بەرامبەر قەزای کورد قەناعەتی شخصی خۆمە کۆبانی ئەگەر 50 ساڵ خەباتیان کردایە بەقەدەر ئەم 34 ڕۆژە غەرب و دووە لە ئەقلیمیەکان و دەوڵەتە زریاسەکان پشتیوانیان لێ نەکرد تا ئێستا بە تیرۆریست و بە پیاوی بەشار ئەسەد و باوانیان بەڵام ئێستا دەرکەوت پیاوی کەس نین خەڵکی تێکۆشەرن خەڵکێکن دیفاع لە خاک و نیشتیمانەکەی خۆیانەکەن غەرب ئەمریکا بەو گەورەیە پشتیوانیان لێکە فەڕەنسا ئیتالیا ئەڵمانیا هەمویان یعنی ئەو خەباتەی ئەم خەبات و تێکۆشانەی ئەم مانگەی ئەوان بەڕاستی کوردی زۆر هاانی کەواتە کاکەزات هەر فەڕەنسا و بریتانیا بوون بە تایبەتی کە نەخشەی دوای حربی عالەمی دوام نەخشەی ناوچەکە گۆڕی کوردستان لە دوو بەشەوە بوو چار بەشیاندا بەشکرد هەر ئێستا ئەو دوو وڵاتان دێن پشگیری لە کورد دەگەن فڕۆکە ئەنێرن دامی کورد دامی سەربازی مرۆڤی هەتا سیاسی کوردی شەکەن پێت وایە لە چارچەوەی ئەو دیزاینە نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆرانکاری تیا بکرێ فعلا بەرژەوەندی کورد لە بەرچاوی ئەگەر خۆمان بزانین لەگەڵ واقعەکە خۆمان بگونجێن و سیاست 50 ساڵ 80 ساڵ لەمە پێش فەرقیە لەگەڵ ئێستا ئەو دەوڵەتە زەلیهێزانە لەوەچێ من یعنی ئەتوانم بڵێم خەریتەی شەرقی ئەوسەتیش لەوەچێ گۆڕان کاری بەسەرابێ نەک تەنها کوردستان ئێمەش باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئێمەی کورد ئەگەر ئێستا بزانین بەڕاستی قیادەی سیاسی ئێمە بتوانێت ژیرانە معاملە لەگەڵ ئەم وەزعاکە من قەناعەتم وایە دەستکەوتی گەورە و سەرکەوتنی گەورەمان بدەست کەواتە زۆربەی قیاداتی کورد لە ئێستادا دەیان ساڵ تەجروبەی شەڕ و تەجروبەی شۆڕەش و تەجروبەی سیاست و دیبلۆماسیەتیان هەیە لە ئێستادا هەمویان تێگەن بەڵام ئەگەر ئەم وەزع بە ئاراستی پێچوانی بەرژەوەندەکانی کورد بکەوێتەوە کێ بەرپرسە ئایا سیاسەکانی ئەمە بەرپرسن ئەم کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەر سیاسیەکانی ئێمە لەگەڵ ئەم هەلومەرجە ژیرانە تەعامل نەکەن هەڵس و کەوت نەکەن ئەوان بەرامبەر تەریخ مەسئول ئەنی بەرامبەر ئەو ڕەشێکی هەر ڕەوشێکی نەخۆڵی پێچەوانە بێتە پێشەوە ئەبێ ئەمان خۆیان ئامادە بکەن ئێمە ئەوە چەندین ساڵە خەوە دەوڵەتی کوردی بەوانەوە ئەبین ئێستا لەوە ئەچێک یعنی ئاسۆیەک ڕووناکیەک هەبێ بۆ ئەوەی میلەتەکەی ئێمە لەم شەڕە سەرکەوتنمان بەدەست هانی بتوانین بڕیاری کەبین بتوانین هەنگاوی کە بنین بەڵام ئەو پشتگیری هەیە لە ئەعلامی نێودەوڵەتیە ئێستا لە چاپەمەنی زەبەلاحەکەی دنیای باسی پێشمەرگی و شەڕوانەکانە بە تایبەتی شەڕوانە کچەکان کەواتە لە سەراسی نێودەوڵەتی کورد ئێستا پێناسەیەکی زۆر باشی بۆ یەکێک لە ملەتە قارەمانەکان پێناساکرێ بەڵام تا چەند گرنگە ئەمە پۆلێن بکرێ ئەمە ئیستیسمار بکرێ بۆ ئەوەی قەزای کورد زیاتر بە نێودەوڵەتی بکرێ بە حەقیقە دوایە ئەبێ ئەمە ئیستیسمار بکرێ ئەمە بەڕاستی بۆ کورجێگەی فەخر و شانازیە سەرۆکی فەڕەنسا وەزیری خارجیەی هۆڵندا هی هەموو دەوڵەتەکان هی ئەڵمان هی هەموو یەن لە پایتەختی هەرێمی کوردستان چیان بە سەرۆکی هەرێمەکەیە چیان بە حکوومەتی هەرێمەکەوێ ئەمە دەستکەوتێکی گەورە من یە قسەی جەنابی مام جەلالت بۆ بگێڕمەوە کاتی خۆڵێک کە چونێتە ئەڵمانیا ئەڵێ ویستومانە چینە وەزارەتی خارجە سەفی لەوێ یەکێک بووین قبوڵیان نەبووە بە ڕسمی بیان بینین تۆ ئێستا سەرۆکی دەوڵەتە گەورەکانیت وەزیری خارجیەکانیانێت ڕئیسی حکوومەتەکانیانێت یعنی ئەمە دەستکەوتی دیبلۆماسی کووردە ئەمە دەستکەوتی پیادەی سیاسی کووردە یعنی ئەوە نەڵێن ئێمە هەر ئەوان خرا بەڕاستی شتی باش کراوە و شتی باشیش بەڕێگەوەیە من قەناعەتم وایە کورد لەم هەلومەرجە قازانجی باشی کردو قازان ڕاستە خەسارمان کردو شەهیدمان داوە شوێنمان داگیر کراوە یعنی ئەگەر ئێستا ئێمە خۆمان ئەتوانین پرسیاری من کاکیازاتە کرد بە کورتی پێت وایە شەڕی ئەم جارەی داعش بوو مەسەلەی کورد شەریکە کە داعش ئەوێ بە تاواتی لە ژێراو ئەجندای لە پشتەوە یە کوردستان وێرانکە تاڵانکە بنیەت تەحتی مرۆڤی کورد و وڵاتێکە ناوی کوردستانە نایلێ ئەنی ئەمە شەڕێکی چارە نووساز بێ بەتەکی شەڕێکی چارە چی بۆ بکری ئەی کات یعنی ئەوە یعنی منهەجی ئەوە نییە تۆ کورد بیت و چاو چی بۆ بکرێت چی لە توانایە بێ بۆ سڕی نوێی تۆ بۆ نەهێشتنی کورد ئەی کات ئیتر بە هەمووی شەڕێکی چارە نووساز شەڕێکی چارە نووسە شەڕی مان و نەمانمانە شەڕی مان و نەمانمانە ئەبێ ئێمە میلەتەکەی ئێمە قیادەکەی ئێمە بڕیاری سەرکەوتنیش بین بڕیاری ئەو بین کە یعنی خوێنی خۆمان بکەینە لە سەنگەرەکانە بێ بۆ ئەوەی داعش بچێ خاکی کوردستان داگیر نەکات بەڵێ ئازاد گەلاڵیان دامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە لە شاری سلێمانی فارس ناوڕۆلی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ ئێمە بوو سوپاس بوو میوانەکانمان بەڵێ بەرەزان زۆر سوپاس بۆ هێژی کۆیان هات تەماشەبانە گەلێکین هێژای مەبوون دخێر و خۆشیان داد